لارێکی دواخراوی هەفتەی هەشتی خولی ئەستێرەکانی عێراق قووەت جەویە لەسەر یاریگای شەعب پێشوازی لە نەورۆز کرد. ئەمە یەکەم دەرفەت یاریەکە بوو. هەڕەشەی کوڕانی شاری سلێمانی بوو. ڕستەیەک لە دەرفەت بوو. یارزانان و گۆڵپارێز و ستون لە بەردەم هێرشەکەی نەورۆز وەستانەوە تاوەکو تۆپ نەچێتە گۆڵ. هەردوو تیپ بە درێژایی نیوە یەکەم ئاڵ و گۆڕی هێرشەکانیان دەکرد. ئەم لێدانەی محەممەد سامی مەترسیدار بوو لەسەر گۆڵی نەورۆز. تۆپەکەی محەممەد قاسمیش ڕێگای ستونی گرتوونە بۆ گۆڵ. دوا هێرشی نیوە یەکەم بۆ نەورۆز بوو، بەڵام ئەنجام گۆڕانکاری بەسەردا نەهات. لا نیوەی دۆم قووەت جەویە بە بەهێزیەوە دەستی بە یاری کردەوە و ئامانجی تۆمارکردنی گۆڵ بوو. لە خولەکی 55 محەممەد قاسم ئەسیستێکی بۆ عەلا عەباسی هاوڕێی کرد و ئەویش گۆڵ یەکەمی بۆ قووەت جەویە تۆمار کرد و تیپەکەی پێشخست. یارزانانیان نەورۆز بە دوای گۆڵی یەکسانیدا دەگەڕان و بۆی پەرۆژ بوون. لە بەرامبەردا هەڵۆکانی بەغدادیش هەوڵیان بۆ گۆڵی دۆم و دڵنیایی بوو. لە خولەکی نۆت ناوبژوان لێدانێکی سزای بۆ قووەت جەویە ئەژمار کرد. عەلا عەباس بە سەرکەوتووی جێبەجێ کرد و ئەنجامەکەی بۆ تیپەکەی دوو هێندە لێ کرد. یاریش بە دوو گۆڵی پاک بە سوودی قووەت جەویە کۆتایی هات. بەم سەرکەوتنە هەڵۆکانی بەغداد لە پێشەنجی بەهێزتر بوون و کۆی خاڵەکانیان بە ئەنجامدانی دەیاری بەرز کردەوە بۆ 24 خاڵ. نەورۆزیش لە دەیاری تەنها 8 خاڵی هەیە و لە خانەی هەژدەی ڕیزبەندی مایەوە. حوسێن محەممەد کەناڵی پێام.